ئێمە ئاوڕاتی نێرە بەهۆی بوونی ئەو هەنگە زۆر دڵخۆش بووین ئەو هەنگە بەهۆی بوونی کریسمسەوە گۆرانیە بۆ دەگوتین ئێمەش لەگەریان گوتەوە چەپڵە ماڵێدا و هاوڕێ زۆر تازەشم ناسی. بە ئەرکێکی زۆر پیرۆز دەزانین کە ئەم هاوکار بین گەبن منداڵانە و دڵخۆشیان بکەین. بە تایبەتی منداڵە شەهیدەکان کە لە زۆر شت دابڕاون لە خۆشەویستی باب کە خۆشەویستی باب گەلک شتێکی مەزنە ئەم ئەرک دەزانین کە بەشێک بین لەو بۆشایی پڕکردنەوەی ئەو منداڵانە ئەو باوکانە کە لە پێناوی وڵاتەکانمان شەهید بوون. بیرۆکەی ئەم جارەم جیاواز بوو چونکە من پێشتر لە چەند قوتابخانەیەکی کە کارم کردووە ئەو وێنانەی کە لە قوتابخانەکانی کە کێشاومە پەروەردەیی بوون بەڵام ئەم جاریان هەستم بە کێشانی وێنەی شاعیرەکان چونکە وێنەی کەسایەتی شاعیرەکانمان لای هەندێک لە قوتابیەکان ئاشکرانین بۆیە حەزم کرد هەموو قوتابیەکان شاعیرەکانمان بناسن و یەک دوو دێر لە شعرەکانیان یاخۆ ژیانیان بە کورتی بنووسم لەسەر دیوارەکان. بیرۆکەی مامۆستا لەولاو زۆر جوانەوە دەستی خۆش بێ من و هاوڕەکانم زۆر سوودمان لێ بینیوە و هیوادارم بەردەوام بێت لە کارەکەی چەند وێنەیەکی جوانی بۆ ئێ بکێشەوە لە قوتابخانەکەمان. Wir befinden uns hier auf dem Lodwigsburger Weihnachtsmarkt, auch genannt der Engelsweihnachtsmarkt. Direkt auf dem Marktplatz um den Brunnen, tolle Atmosphäre, schöne geschmückte Häuser, nette Leute. Ich selber bin an einem super tollen Verkaufsstand, mache das schon seit ein paar Jahren und es macht mega Spaß. Und wer Lust und Zeit hat, kommt doch einfach mal vorbei. I've been here for about 2 weeks, got one more week to go, traveling for work. And it's a beautiful market. I've really been enjoying the Christmas markets. I'm here right before Christmas, so I've definitely been able to enjoy the wine and the food and get some Christmas gifts. The folks here definitely like to be outside, even if it's cold. Definitely dress warmly. We don't really do too much outside during the cold holidays in the United States, but it's beautiful and there's definitely a lot more decor.